جاری وهەیە چوار دەور کاریگەری هەیە و بیئیتیا ئاژیت. رسول الله صلى الله عليه وسلم باسی پیاوێکمان بۆکە کەسنەوە کەسی کوشتووە ئەچێ پرسیار لە عابیدەیەکە تەوبەی بۆ هەیە ئەڵێ تەوبە بۆ نیە کا بەسەط دوای ڕوا بۆ لای زانایەک ئەڵێ بەڵێ تەوبەت بۆ هەیە بەڵام مەرجی تەوبەکە ئەوەیە لەناو ئەو شارە دەرچی بچیتە فڵانە شار بژیت لەبەرەوەی شاری تۆی تیابووی بیئەیەکی چی بوو خراپ بوو قەومێکی سوء بوو قەومێکی سوء بوو تۆش لە ناویانە بەخرای پەروەردە بووی لەو بیئەیە دەرچۆ بڕۆ بیئەیەکی باش فڵانە جێگا قەومێکی لێ قەومێکی صالحن اذهب وتعبد الله معهم بڕۆ لەگەڵەوان تعبد کە ئەوەیە کە هەر ئەوەندە ئەکەوێتە ڕێ بەرەو ڕێگاکە ناگا لە ڕێگا وفاتەکە چونکە ویستی هەبوو طبعی خۆی بگۆڕێ کە وفاتەکە هەردوو جۆری مەلایکەیەنە سەری هی عەذاب ئەڵێ منەی بم هی ڕەحمەتی جەڵێ منەی بم ئەبێ بە مناقەشەیان الله جل جلاله جبرین ڕێنێ ئەنێرێ فەرمێ بڕۆ زەویەکە بپێوە لە نێوانیانە لە کامیانەوە نزیک بوو با مەلایکەیەوە بیبە زەویەکە ئەپێون یەک بست لە زەوی چاکەکانەوە نزیکە مەلایکەی ڕەحمەتەی بە ئەها بەس مەیلێ بۆ چاکە هەبێ گۆڕی لەسەریشی بڕۆی خوا ڕەحمەت پێکە لە ڕیوایەتە هاتووە فەرمێ زەویەکان یەکسان بوون الله جل جلاله فەرمانی کردوتی بەو دوورکەوەرەوە بەمیشی وت نزیک بەرەوە بستێک فەرقی کرد و مەلایکەی ڕەحمەت بردی بیئە زۆر دەوری هەیە قەوم کە لە ناویا بژیت و هەڵسوکەوت بکەیت